لە چەند ڕۆژی ڕابردوودا دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و میدیا فەرمی و سێبەرەکانیان شەپۆلێکی گەورەی مژدەبەخشیان لەسەر دابەزاندنی نرخی بەنزین و زیادکردنی بڕی بەرهەمێنان دەست پێ کردووە. بەڵام لە پشت ئەم هەڵایەوە ژمارەیەک پرسیار و ڕاستی چاڵ شاردراونەتەوە کە ئاماژە بە استراتیژێکی فریودەر بۆ سەرقاڵکردنی خەڵکو و لە بیربردنەوەی مافە بنەڕەتیەکانیان دەکەن. یەکێک لە گەورەترین مەتەڵە ئابوووریەکانی ئەم دوایی هەرێم بازدانی توانای بەرهەمێنانی بەنزینە. دەسەڵات کە پێشتر بەردەوام دەیوت تەنیا دەتوانین 1,700,000 لیتر بەرهەم بهێنین. ئێستا باس لە خستنە بازاڕی 4 ملیۆن لیتر دەکات. پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئەو 2,300,000 لیترە زیادەیە لەکوێوە هات؟ خوێندنەوەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەم بڕە بەنزینە هەر هەبووە، بەڵام لە مانگەکانی ڕابردوودا بە نرخی 1,500 بۆ 1,600 دینار بە خەڵک فرۆشراوەتەوە. ئەمەش نیشانجەری ئەوەیە قەیرانەکە دەستکرد بووە و ئامانجلەی کۆکردنەوەی سامانێکی خەیاڵی بووە بۆ کۆمپانیا و پاڵاوگەکانی سێبەری دەسەڵات لەسەر حیسابی گرفانی هاوڵاتیان. لە کاتێکدا دەسەڵات وەک دەستکەوتێکی گەورە دابینکردنی بڕێکی زیاتری بەنزینی 750 دیناری بە خەڵک دەفرۆشێتەوە، ڕاستی دیکە لە شارەکانی عێراق دەبینرێت. بە پێی نرخەکانی وەزارەتی نەوتی فیدراڵ مافی هاوڵاتیانی کوردستانە، وەک هاوڵاتیەکی عێراقی بەنزین بە 450 دینار، نەوت بە 150 دینار و گاز بە 400 دینار وەربگرن. ئەم هەڵا میدیای ئێستا هەوڵێکە بۆ ئەوەی هاوڵاتیان لەو مافە یاسایی و جاراییە بێبەش بکرێن و ڕازی بن بە نرخێک کە هێشتا دوو ئەوەندەی نرخی ناوەڕاست و باشووری عێراقە. لەلایەکی دیکەوە قەیرانی نەوتی سپی و گازی ماڵان هێشتا وەک بارگرانیەکی گەورە ماوەتەوە و هاوڵاتی ناچارە لەم چلەی هاوینەدا بەرمیلێک نەوت بە زیاتر لە 230,000 دینار لە بازاڕی ڕەش بکڕێت. ئامانجی گەورەتری ئەم جوڵەکت و پڕانەی دەسەڵات سیاسیە نەک خزمەتگوزاری. خەڵکی کوردستان لە ئێستادا لە نێوان قەیرانی موچە، بێکاریەکی کوشندە و خزمەتگوزاری سەرەتایەکان و ئیفلیجکرانی دامەزراوە سیارەکان دەتلێنەوە. دەسەڵات دەیەوێت بە سەرقاڵکردنی خەڵک بە نۆرەی بەنزین و بەنزینی 750 دیناری مێشکی تاکی کورد لە کێشە چارە نووسازەکان دوور بخاتەوە بۆ لە بیربردنەوەی شکستی حکومڕانی و هەموو ئەم گرفت و قەیرانانە و لە سەروشیانەوە دابینکردنی شایستەکانی موچەخۆران و دۆزینەوەی هەلی کار بۆ گەنجان کە تەنگی پێ هەڵچنیون. تاکە ڕێگا بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم یاریەی دەسەڵات دژی خەڵک بەردەوامبوونی فشارە جەماوەریەکانە. خەڵکی کوردستان نابێت ببێتە قوربانی کۆمپانیا حزبیەکان و پێویستە جاوای مافی یەکسان لەگەڵ بەغداد بکات. قەیرانی سوتەمەنی تەنیا بەشێکە لە زنجیرەیەک قەیرانی گەورەتر کە دەسەڵات دەیەوێت بە بەتایبەتکردنی کەرتی وزە و بەخستنی مافەکان درێژە بە دەسەڵاتە شکست خواردووەکەی خۆی بدات.